ئێستا من ئەگەر ئەم 100 دۆلاریە بگۆڕمەوە نزیکەی 1000 بۆ 1500 دینار جیاوازی هەیە لەگەڵ ئەم دۆلارشینەیە. طبعاً ئەم جیاوازیەش وەکو باسم کە تەنها لە هەرێمی کوردستان هەیە. ئەم کێشەی کەسبکاران جەختی لەسەر دەکەنەوە تەنیا لە کوردستان هەیە و دەڵێن شتێکی بێمانایە چونکە بۆتە هۆی زیانێکی بەرچاو بۆ مامەڵەکاران. وای دەهاتووە دۆلاری سپی خەڵک نایەوێت و هەمووی داوای دۆلاری شین دەکات. سەبەبی ڕێسیەکان بانکە ئەهلیەکان ئەگەر وەریگرن بەڕسمی 100% هاوڵاتیش بۆ شێوازە نایەت بە پێچەوانەوانێ گەڵایەکی پێ لەسەر مێزێک ئەڵێ بەچەند لێمەرەگری بە 3000 کەمتر کابرا کرێکارە چوزانێ گەڵای سپی فەرقێکی جیاوازی نییە. من داوا لە هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستانەکەم چاویان ماچەکەم هیچ فەرقێکی جیاوازێکی نییە. ئەم گەڵاسپێ و ئەم گەڵاشینە لە یەک سعرە ڕوات لە هەموو وڵاتێک لە هەموو وڵاتێکی عالەمیە بەس ئەم فەرقەکە دروست بووە بەڕاستی نابێت دروست بێت. چۆن بۆ ناو بازار لە ساسی وسێ با بانکەکانیش وەرگین لە ساسی وسێ با کۆمپانیەکانی تر وەریگرن ساسی وسێ با مەعرەز وەریگرێ بە خانوبەرە وەریگرێ هیچ جیاوازێک نامێنێ هاوڵاتیش پێی دڵخۆشە. کاسبکارانی سلێمانی ئاماژە بۆ دەکەن کە سەرچاوەی کێشەکە بۆ بەشێک لە بانکەکان دەکەڕێتەوە کە دۆلاری سپی وەرناگرن. ئەوان دەڵێن هاوڵاتیان لە کاتی گۆڕینەوە یەک دەفتەر دۆلاری سپی بە دینار نزیکەی 120,000 دینار زیان دەکەن. ئەم حاڵەتە خەڵکی تووشی ناڕەزایەتی کردووە وەک ئەو کڕیارەی دۆلار سپیەکانی هێنایەوە. نە حکوومەت معرز وەریەگرێت نە بانکە ئەهلیەکان وەرەگرن ئەوانەی کە خانووەکن وەریەک. یعنی ئەگەر خانوبەرە و بانکەکان و ئەوانەی کە ئۆتۆمبیل کڕین و فرۆشتنی پێکەن لەگەڵ بانکە ئەهلیەکان وەکو ئێوە ئەوە بکەن ئەم کێشەیە نامێنێت. مشکلە نامێنێنەوەڵە بۆی مەش ئاسانکاری دەفتەری گەڵایەکی فەرقە یەک دەفتەر 140,000 فەرقە ناوەڵە تازێکی بەس زۆریە و گەڵاسپیانش لەم وڵاتەین دەراوچێوێنە ناو ئێرە هی ئەوانشە تەزەخۆمێکان دروستکردە لە بازار هەموو یەکەن بە گەڵەشین و گەڵەشینە بەرن گەڵە سپی وەرناگرن. ئێستا واشکی لاتوێ لە تورکیاش وەری ناگرن لە ئێران وا هەر هیچ لە ئێران بە هیچ جۆرە وەری ناگری یەکەمتر وەریەک نییە یەتەوە بۆ ئێرە بەس ناڕوات بەس گەڵای شینە بن. داواکاری کاسبکاران ئەوەیە پێویستە بە پەلام گرفتە چارەسەر بکرێت و نەهێڵدرێت ببێتە کێشەیەکی دیکەی سەرشانیان. ئەوان جەخت دەکەنەوە لەسەر گەڕانەوەی متمانە بۆ سەرجەم جۆرەکانی دۆلار بۆ پاراستنی سەقامگیری بازاڕی درا و جیاوازی نەکرێت لە نێوان دۆلاری سپی و شین. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.